مشتریەک داوای لیمو نعناعی کردیە ئێستا بۆ چاکەین دواتر لیمۆیەکەی بەسەرەداکەین من مامۆستا بەشارم دەرچووی پەروەردەی ئینگلیزیم مامۆستای گرێبەستم هەستان بە بیرۆکەی دانانی ساردەمەنی گەڕۆک لەسەر جۆچاییدی ناحەی کەڵک با بڵێن شەربەتی سروشتی ئەفرۆشین لەگەڵ ئازبەری ئەو جۆرە بابەتانە دواتر سپرایت بە تامی نعناعیش بەسەردا دەکەین و کارەکەمان تەواو بوو تەنها خوێ و تێکدانێکی مایە ئەم بیرۆکەیە خۆم لەگەڵ کاک زەکەریای پێکەوە ئەم با بڵێن ساردەمەنیە گەڕۆکەیە بەڕێوە دەبین و ئینشاءالله داواکاری لە خوای گەورە بەدڵی هەمووان بێتن و بەخێبێن سەر چاوە حەما بەرداقەکە ئەو نوتیلای تێکەدا ئێستا چاکەم بە جوانی باشە ناوم زەکەریا سەلاحە دەرچوو بەشیاندا زیاد ڕێگەبانم لە زانکۆی دۆک ئەمی شەوانە لەگەڵ مامۆستا لێرە کار دەکەین شەوەکەمان بەڕێ دەکەین و ئەو ساردەمەنیە بیرۆکێکی جیاواز بوو لەو مەنتیقەیدانە بوو لەگەڵ مامۆستا بیرۆکەیەمان لەوات ئەو ساردەمەنیەمان دروست کرد شەوانە شەربەتی جیاواز دەینە خەڵکی شەربەتی تەبیعیەوە هەم ئەزبەریشمانەیە و تایگەر مەکسیکی ئەو شتانەشمانەیە دراوی کە ئامادە بوو بەرداخەکەش دێنین هەندێکی تر بەفری تێدەکەین کە زۆر جا مشتری لەوانەیە حەزی لێ زۆر ساتر بی ئەمە چەندە لێرە ساردی دەکەین بەس هەیە پێرازی نیان حەزی لێ زۆر سارتر بی هەندێک بەفری دەکەینا بەرداخەکەش داگە دوای هەر پێی سارد نەبوو لەگە شەربەتەکەی تێچدا سارتری دەکات ئارێ وڵات زۆر جا لە بشیریان دێن سەردانمان دەکەن شەوان لە قەزا خەبات دێن لەبەرەوەی لەو مەنتیقەی هەموو شتیوهانی ئێمە بەتەنی ئەو فکرەیەمانە بۆ ئەوماندانەیە شوێنی تر هەیە بە سۆکو ئێمە نیە تەنیا هەندێک شتی سادەیان هەیە یان تەنیا مۆز گندۆریان بەرام ئێمە بەقوەک ئەگەر ببینی زیاتر لە 35 جۆرە شەربەت و تایگەر و شتانەمانەیە شتی جیاوازمان زۆرە لە کەڵک و بشیریان و خەبات ئەو شتانە نییە لە مەنتیقەی ئێمە بەڕاستی ئێمە لە شەربەتی فرێش شەربەتە فرێشەکان چەند جۆرێکمان هەیە یەکەمیان ئەنەناس و گوێزیندیمان هەیە شیرمۆز وندینمان هەیە شیرمۆز سادەمان هەیە شیرمۆز لەیمونمان هەیە لیمۆ پرتەقالمان هەیە لیمۆ نعناعمان هەیە کۆکتێلی مۆزمان هەیە و پرتەقال ئەنەناسمان هەیە فراولەی کیویمان هەیە لەگەڵ مرۆڤ پێویستە دائیمان پشت بە بەهرەکان و توانایەکانی خۆی ببەستێ لە ژیانی ڕۆژانەیاندا داواش لە خەڵکی دەکەم بەردەوام ئەو بیرۆکێکەوە لە مێشکیاندایە پەچی نەخەن دەری بێخەن چونکە گەنجی ئەو سەردەمەی دڵنیامە کەسانێکی هۆشار و ڕۆشنبیر و تێگەشتوونە چونکە دنیا دیتەنە با بیرۆکەکانی خۆیان لە گۆڕ نەنێن بیرۆکەکانی خۆیان وەدەر بێخن و بیرۆکەکانی خۆیان ینی بەس بیرۆکە نەبیتن بەڵکو بیرۆکەیەک بیتن ئەنجامیشی لەگەڵ هەبیتن